هەرسێ فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئامادە نەبوون بەشداری سێم کۆبوونەوەی ناسایی ئەنجومەن بکەن کە ڕۆژی دووشەممە بەڕێوە چوو. فراکسیۆنە ناڕازیەکان دەڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای هەولێر بێباک و کەمتەرخەمە لە ئاز داواکاریەکانی ئەوان هەر بۆیە ئامادە نەبوون بچنە کۆبوونەوە نائاسایەکەی ڕۆژی دووشەممەوە. لە کۆبوونەوە نائاسایەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیار درراوە داوایەک بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم تا دابشکردنی موچەی وەزارەتی ناوخۆ بێ پاشەکەوت بێ جگەل لە پلە باڵەکان. هەروەها دەستکاری موچەی هیچ فەرمانبەرێک نەکرێ و دەسەڵاتی لامەرکەزی بدرێتە پارێزگاکان. بڕیاری لیژنەیەکمان داوە لیژنەیەکی کاتی پێک بهێنرێ لەگەڵ پارێزگاری هەولێر لە بۆ دانانی نرخۆی کەلوپەلی بازار ئەو کەلوپەلانێک کە ڕۆژانە خەڵک پێویستیان پێەیە ڕۆژانە خەڵک هەمشۆی بازار ئەکاتن وە کۆمەڵێک بڕیاری ترە ئەمانە ئەم لیژنەیە بە دوواداچون ئەکاتن لەگەڵ پارێزگاری هەولێرە. دواتر پێشنیاری ئەومان کردەوە دەنگیشمان بۆ داوە دەسەڵاتی لامەرکەزی دارایی بدرێت بە پارێزگار. پێش تاوابوونی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگا لە کۆنفرانسێکی هەواڵیدا هەرسێ فراکسیۆنی گۆڕان و یەکێتی و خزمەت کە بایکۆتیان کردبوو ڕایانگەیان لە حەوتی ئەم مانگەوە داوای دانیشتی ناساییان کردووە بەڵام دەستەی سەرۆکایەتی ئەم داوایان پشتگوێ خستووە. هەروەها وتیشیان کارنامەی دانیشتەکەی ئەمڕۆ ڕوون نەبووە بەلایەنەوە. لە کاتێکیشدا ئەنجومەن مانگێک زیاترە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام نەداوە ئەوە زیاتر لە هەفتەیەکیش بەسەر یاداشتەکەمان تێپەڕە بێت و ئێنجا کۆبوونەوە دادەندرێت بەبێ کارنامەی کۆبوونەوە کە ئەمەش مانای خەمساردی دەستەی سەرۆکایەتی و بێڕێزیکردن بەرامبەر بە داوای ئەندامان دەگەیەنێ. بۆیە هەر سێ فراکسیۆنی یەکێتی گۆڕان خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیاری بایکۆتکردنی کۆبوونەوەی ئەمڕۆ 15/2/2016 ئەمڕۆماندا. هەرچەندە پێشتر سەرجەم ئەندامانی ئەو سێ فراکسیۆنە واژویان لەسەر داواکاری دانیشتەکە کردبوو بەڵام هیچیان ئامادەی دانیشتەکە نەبوون. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر سەبارەت بە بایکۆتی ئەو سێ فراکسیۆنە دەڵێ ئەو ئەندامانی بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد هەر ئەوان بوون پێشتر داوای کۆبوونەوەیان کردووە. چەند بڕیارێک درا لە کۆبوونەوەی ئەوڕۆمان کە کۆبوونەوەکان خرا دەنگدان لە کۆبوونەوەکە بڕیارەکان خرانە دەنگدان و سەرجەمیشیان بە 17 دەنگ دەنجی لەسەردرا لەوانە موچەی فەرمانبەرانی چینی خواروو کە پاشەکەوتیان تێدا نەکرێ. بڕیاری سەرەکیمان بۆ ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لامەرکەزی بداتە پارێزگارەکان بۆ ئەوەی زۆر بە پەلە کار بکرێت و تۆزێک لەو قەیرانانە کەم بکرێتەوە. ئەنجومەنی پارێزگای هەولێر تا ئێستا 33 کۆبوونەوەی ئاسایی و 3 کۆبوونەوەی نائاسایی ئەنجام داوە. کاتێک پەرلەمانی کوردستان کارابوو یاسا و بڕیارەکانی وە خۆی جێبەجێ نەدەکرا و دەمایەوە ئێستا ئەنجومەنی پارێزگای هەولێر کە وەکو پەرلەمانی بچووکی ئەم شارە وایە یاسا و بڕیارەکانی چێ جێبەجێ دەکات. یەشقادر NRT هەولێر.